ئەم کاتتان باش پرۆسەی هەڵبژاردننی پەردەمانی عراق بابەتی استراتیژی ئەم شەومانە دوای نزیکەی 2 مانگ لە هەڵبژاردن و نزیکەی هەفتەیەک لەو بڵاوکردنەوەی ناوی براوەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق دەبێت چ جۆرە هاوپەیمانیەک لایەن و کوت لە براوەکان بۆ حکومەت دروستکردن کۆبکاتەوە. لایەنە ناڕازیەکان دەتوانن گرفت و کۆسپ لە بەردەم پرۆسەی دیموکراتی لە عراق دروست بکەن. عراق جیرۆدەی چەندین کێشەی مەسهەبی و نەتەوەیی و میلیشاییە کە تا دێت هەماهەنگی قورستر دەبێت و ئاستەنجی گەورەی بۆ دروست دەکرێت. ئەم قۆناغە تێدا پەڕێت و کام لایەن پشتی شێری بۆ پێکەنانی حکوومەت بەردەکەوێت. ئەم تەوەرانە گفتوگۆی ئەم شەومان دەبن لەگەڵ بەڕێزان دکتۆر محەممەد کەحلاوی لە بەغداوە لەگەڵم دەبێت هەروەها بەڕێز دانەجەزا ئەندامی خولی پێشوی پەردەمانی عراق لە سلەیمانیەوە لەگەڵم دەبن. سەرەتا لە جەناب تۆ دەست پێ دەکەم دکتۆر محەممەد کەحلاوی سپاس کە لەگەڵمانی ئەم شەو لە بەغداوە پرۆسەی پێکەنانی حکومەت لە چه ئاستێکدایە ئێستا لە عراقدا بە تایبەتی لە نێوان لایەنە براوەکانی هەڵبژاردن. بسم الله الرحمن بەناوی خدای گەورە و میهرەبان سڵاو لە جەنابت و لە بینەرانی کەناڵی کوردستان 24 هەروەها بۆ هەموو کارمەندەکانی و بۆ ئێوەی بەڕێزم ئێمە دەزانین کە لەم چەند ڕۆژەدا چەندی دارێک لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و مقتەدا سەدر هەبوو هەروەها چەند لێک تێگەیشتنێک لە نێوانیان هاتنە ئاراوە بۆ دەرباسکردنی عێراق لەم دۆخە و هەروەها کاتێک لێک تێگەیشت لە نێوان کوتلە سیاسیەکان هەبوو هەروەها لێک تێگەیشتن لە نێوان کوتلە کوردیەکانی و کوتلە سونیەکان هەبوو هاوکات حاڵەتێکی لێک تێگەیشتن بۆ بنیاتنانەوە لە ئارادا هەبوو بە شێوازێکی نوێ بۆ دیاریکردنی داهاتووی عێراق هەروەها ڕێککەوتنێکیش هەبوو بۆ ئەوەی لە داهاتوودا چەند دیدارێکی دیکەش هەبێت لەگەڵ سەید مقتەدا سەدر بەڵام دواخرا بۆ دوای کاتێکی نادیار ئەم ڕووداوانە دەکرێت ببنە هۆکاری ئازادکردنی پرۆسەی سیاسی بەڵام ئێمە هەندێک کارمان هەیە کە تا ئێستاش باڵپەسێدراوی ماونەتەوە بۆ نمونە ئەو سکاڵانەی ئەو تانە لێدانانەی کە ئاراستەی کۆمسیۆنی باڵای سەربەخۆ کراون هەروەها دواخستنی پێداچوونەوە لەلایەن دادگای باڵاوە کە لەلایەن هادی عامری سەرۆکی کوتلەی فەتحەوە پێشکەش کراون و ئێمە چاوەڕێ دەکەین کە بڕیارە لە ڕۆژی سێزدەی ئەم مانگە ئەنجامەکان ڕابگەیەندرێن ئەنجامی پێداچوونەوە بەو تانە لێدانە بۆیە ئێمە دەبێت جارێت چاوەڕێ بکەین بزانین چی ڕوودەدات و دەشکرێت کە کوتلەی ڕەوتی سەدر لە پێشەوەی پرۆسەی سیاسی عێراقدایە هەروەها دەکرێت ئەو ئەگەر کوتلە شیعەکان هەموویان یەکگرتوو بن ئەوە هەروەها ئێمە چەند لێک تێگەیشتنی دیکەش تێبینیمان کردووە کە عێراق بەرەو قۆناغێکی باشتر هەنگاو بنێت هەروەها پێویستە چاوەڕێژ بکەین بۆ ئەوەی بزان لە داهاتوودا چی ڕوودەدات ئێستا لێرە کە دەڵێن ئەگەر بڵێن تەوافقێک هەیە یاخود تەوافق نامانگەینتە هیچ ئەنجامێک کەواتە دەگەڕێنەوە بۆ چوارچێوەی یەکەم لەوان ئەمەش مانای وایە کە ئۆپۆزیسیۆن دروست دەبێت هەروەها چاودێری کارەکانی حکوومەت دەکات لە داهاتوودا پێویستە ئێمە بۆیە تا ئێستاش ئێمە چاوەڕێ دەکەین بزانین بەکوێ دەگەن ئایا دەگەنە لێک تێگەیشتن یاخۆت لە نێوان هەموو لایەنەکان باکوورەوە تا باشوور لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژ ئاوا بۆ ئەوەی ئەم خەڵکە بکەوێتە ئارامیەوە هەروەها پێویستە چاوەڕێ بکەین و
السادة قدموا الشيء الصحيح. دووە ئەنجامەکان باشە بەدەستمان دەگات. لە کاتی ئەوەی کە چاوەڕێمان کرد و دەرەنجامەکان هەر بەو شێوە بوون ئایا ئەو لایەنانەی کە براوەنین لە هەڵبژاردن ڕازی دەبن بەوەی کە ببن بە ئۆپۆزیسیۆن لە عێراقدا لە عێراقێکی دیموکراتیدا لە پرۆسەیەکی دیموکراتیدا؟ نعم هذا يبقى دەمێنێتەوە لەسەر لێکتێگەیشتنەکان لە نێوان کوتلە سیاسیەکان بۆ پرۆسی سیاسی بەڵام ئەگەر ئێمە لەسەر پشکێنە ماینەوە ئەوە ڕێگایکی هەڵەمان گرتوتە بەر بۆیە بەڕای من دەوڵەتی فیدراڵ دەبێت چاوەڕێ بکات بزانین ئەوتانە لێدانانەی کە پێشکەش کراون بە شێوەیەکی بابەتیانە بخرێنە ڕوو بزانین هەروەها پێویستە ئەوەی کە کوتلەی فەتح پێشکەشی کردووە چاوەڕێ دەکەین بۆیە ئێمە دەبێت چاوەڕێ بکەین بزانین دادگای فیدرالی لەو حاڵەتە چی پێشکەش دەکات ئەگەر کوتلەی گەورە حکوومەت پێک بهێنێت ئەوە پێویستە لە سەربرایانی سیاسی لە کوتلەکانی دیکە بەوە ڕازی بنکە لە دادگای فیدراڵەوە دەردەچێت. بەڕێز کاک دانەجەزا تۆ وەکو چاودێرێکی سیاسی و وەکو ئەوەی کە پێشتر لە پەرلەمانی عێراق بووی ئاگاداری پرۆسەی پێکهێنانی حکوومەتی ئەم جارەیان چ گرفتێک لە بەردەم پێکهێنانی حکوومەت هەیە بە بەراورد لەگەڵ جارانی پێشوو؟ بەڵێ سەرەتا سەری ڕێز و نوازیشدا نێم بۆ سەرجەم شەیدانی دژی تیرۆر بە تایبەتی شەیدانی پێشمەرگا ئەوەی کە لەم ڕۆژانەی کۆتاییە کە شەهید بوون. تاوان پرۆسی سیاسی لە عێراق بەڕای من ئێستا بە قۆناغێکی ئالۆز و هەستیارە تێپەڕەکە. ئالۆزە لەبەرەوەی کە جەمسەرەکان دابەش بوون بەسەر دوو جەمسەری سەرێکی ئەگەر والێکی بینەوە بە تایبەتی لە ماڵی شیعی کە یەکلاکەرەوەی پرۆسی سیاسی عێراقی ئێستا لەم کاتە ماڵی شیعیە. ماڵی کوردیەوە چەند حیزبێکی سیاسیە لە هەرێمی کوردستانە کە تا ڕادەیەکی باش تەباییەک هەیە و هێزێکی سیاسی کوردستانی دروست بووە. بە هەمان شێوە ماڵی سونی ئەوانیش تقریبەن دوو کوت لە سەرەکیەکە کە تەقەدوم و عەزمن تێگەشتێکی با بڵێن سەرەکیان هەیە وا تێژەگەم واژ شیکراوەتەوە کە ئەوان پێکەوە لەگەڵ لایەنەکانی کە و لایەنی شیعە و کوردەکان پێکەوە ئامادەن بۆ پێگەنانی حکوومەت. ئەوەی کە ئێستا کێشێتی ماڵی شیعەیە کە سەرەکیترین ماڵە با بڵێن بۆ پاڵپشتیکردن و پێگەنانی حکوومەت. ئەو ماڵە ئێستا بۆ بە دوو بەشەوە کە لایەنێکیان خۆیان بە مەغدورە زانێ و بە غەدر لێکراوە زانێ کە لەلایەن کۆمسیۆنەوە یان لەلایەن هەندێک ئامێرەوە یان کەم تەرخێمە هەر شتێکی لێناوبنی ئاراستەیەک دروست بووە کە وای کردو کورسیەکانیەوان زۆر کەم بێتەوە لە چاوە بژاردننی پێشوە و ئەمان ئەنجامەکانیان قبول نییە. لایەنێکی کەش کە لایەنی سەدریە ئێستا کە خۆی بە براوەیەکی باشە زانێ بەسەر و هەفتا کورسیەوە بانگەشەی ئەوەکە کە حکوومەتێکی زۆرینە دروستکە کە لایەنی مقابل لە بانگەشەوان کە حکوومەتێکی تەوافقی دروست کرێ. ئێمە ئێستا لە بەردەم پێکدادانێکی سیاسی گەورەیان کە دوو ئاراسی جیاوازەم دوو لایەنە کۆتاگەتەوە. ینی یەکەمیان لایەنێکیان داوای حکوومەتی زۆری ناکە ئەوەی کە داوای حکوومەتی تەوافقیەکە ئەمیان ئەنجامەکانی بەدڵە و ئەڵێ هەڵبژارنێکی زۆر پاک و بێگەر بووە ئەمیکیان ئەڵێ هەڵبژارنەکە بێ پاک و بێگەر نەبووە دەستێوەردانی دەرەکی و تەکنۆلۆژیا دەستکاری کردووە بۆیە ئێمە هەڵبژارن و ئەم ئەنجامانەمان قبول نییە. تێگەیشتن لە ناوامانە بە شێوەیە گەبێت کە بگەینە خاڵێکی کۆتایی کە لەسەر ئەو بنەمایە ڕێکەوتن دروست بێ. ئەو خاڵە کۆتاییە ئایا تا چ ڕادەیەک زەرر لە بەرژەوەندی استراتیجی لایەنەگەیە ئەبێ ئەوە بخێنە بەرچاومان. یانە ئەوەی سای بینین کە ینی ئەمە واقعەکە ینی شتێک نییە کە نەزانرێ. مێژووی سیاسی عێراقی نوێ کاڵم عێراقی نوێ دوای 2023 لەسەر بنەمای یا لەسەر دەستی چەند حیزبێکی سیاسی دروست بووە کە زۆربیان با بڵێن هەڵگری فکر و ئایدۆلۆژیا و با بڵێن وەلایەن بۆ ئەو وڵاتانی کە تیا دروست بوون و تا ڕادێکی زۆری ژەژێت تاسیری ئەو وڵاتانیان. بۆیە ئەمە ڕنگانەوەی بەرژەوەندی وڵاتانی تیا دەستێوەردانی وڵاتانی تیا بەرژەوەنی وڵاتانی تیا یەکلا بۆتەوە. زۆر جار تووشمانە کە عێراق بۆ بە
گۆڕەپانێک بۆ یەکلاکردنەوەی ململانەی سیاسیان دێوڵاتیکە بەڵێ سای بینین مەرز نییە لە ناو حزبە سیاسەکان نەبڕایی کۆتایی لەسەر بیرێ لەوانەیە لە دەرەوەی سنووری بڕایی کۆتایی لەسەر بیرێ بۆیە ئێستا بە ئەوە ئەمانگەێنێتان جام ئایا تا چ ڕادەیەک سنووری بەرژەوەندی استراتیجیەکانی ئەم حزبە سیاسیانە قبولەکە بە ئەنجامی ئەم هەڵبژارنە یەکلا بنەوە یان قبولی کەن یا پێگەنانی حکوومەتەکە بەشدار بن بە شێوەیەکی لاواز من تەسەوڕەکەم ئەمە ئێستا ململانە نییە تەنها لەسەر کورسی پەرلەمانی بەڵکو ململانەیە لەسەر پێگە لەسەر هێز لەسەر دەسەڵات و لەسەر هەندێک بابەتیکە کەواتە بە پێی قسەکانی تۆ بێ ئاستەنگ زۆرن لە بەردەم دروستکردنی حکوومەتە بەڵام ئەو ململانەیە کە ئێستا هەیە لە نێو ماڵی شیعەدا بە تایبەتی هەرێمی کوردستان لە کۆی پرۆسەکەدا لەکوێدا پێگەی هەرێمی کوردستان چۆنە؟ طبعا ئەگەر بینە سەر ئەم بابەتە مەسلەی هەرێمی کوردستان یا ماڵی سونی یا بۆ شێوەیە بیکەم بە چەند کاتۆگۆریەک هەرێمی کوردستان فاکتەرێکی سەرەکیە لە پێگەنانی حکوومەت ئەستەن پێگەنانی عێراقی نوێ یعنی ئەوە با بڵێن بنەمایەکی سەرەکیە بەبێ بوونی هەرێمی کوردستان یا هێزە کوردستانیە هێزە سیاسی کوردستانەکان پێگەنانی حکوومەتی عێراق مەحاڵە تەنانەت لە کۆمەلگای نێودەوڵەتیشە ئەم حکوومەتە قبولکراو نابێ گەر هەرێمی کوردستان و کوردی تیانە بێ و بە هەمان شێوە بۆ سونەش بۆیە بە تاکید هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە لە پێگەنانی حکوومەتی عێراق و هەر سەرۆگۆزیرانێک پێشنیار بگرێت تەوان دوای ڕێکەوتنی لایەنە شیعەکان کە مەخوازانی کەوان بگەنە ئەنجامێک بۆ ڕێکەوتن لەسەر ئەم بابەتە بە تاکید دەبێت ڕەزامەندی یان هیچ نەبێ ڤیتۆی لایەنە سیاسی کوردیەکان و تەنانەت سونیەکانیشی لەسەر نەبێ بەڵام ئەوەی بینین ینی ئەوەی کەواقع ئاتەمان لە حکوومەتێکی تەندروستە ئەوە باشە کە چەند حزبێکی سیاسی لە دەسەڵاتە بن حکوومەت دروستکەن و حکوومەت کابینە حکوومەت پێک بێنین و چەند حزبێکی سیاسی کە وەکو ئۆپۆزیسیۆن چاودێری ئەم حکوومەتە بکەن بۆی کە لە هەڵەکانی ڕێکی کەنەوە و امتیساسی تووڕەبوونی جەماوەریش بتوانن بکەن بەڵام ئەگەر وەکو ساڵانی پێشووتر هەموو لایەنەکان بەشداری حکوومەت بن نە ئۆپۆزیسیۆنێک بێت چاودێریان کە محاسبەیان کە پەرلەمانی ژەر حیزبەکان نوێنەرەکانیان هەنوێنەرە و لایەنانەکە لە حکوومەتان خەڵک هیچ دەواازەیەکی نامێنێ یا خۆ پیشاندانە یان ماندگرتنی هەشتیکەیە بۆیە ئەمە خاڵێکی گرنگە بە تایبەتی ئەڵێ مۆجارشکە بۆ حزبە سیاسی شیعەکان بەڵام ئەوەی بینین کە تا ئێستا هیچ حزبێکی سیاسی شیعی سەرەکی ئامادەی پیشان نەیە بۆی بێ ئۆپۆزیسیۆن بەڕێز دکتۆر محەممەد کەحلاوی چەند ڕۆژێک بەر لە ئێستا چاودێرێکی سیاسی و توێژەرێکی سیاسی لە واشنگتن لە بەتایبەتی لە پەیمانگەی واشنگتن نووسینێکی بڵاو کردەوەەوە کە پێی وایە هەرێمی کوردستان ئەم جارەشیان دوا قسەی دەبێت لەوەی کە چێ جڵەی و سیاسی لە عێراق بگرێتە دەست بەمانایەکی تر هەرێمی کوردستان ئەو دەنگە دەبێت کە دەتوانێت حکوومەتی نوێی عێراق دەستی نیشان بکە ڕوانینی ئێوە بۆ ئەو بۆ چوونە چۆنە؟ سيد العزيز بەڕێز هەرێمی کوردستان یاخۆت کوتلە کوردستانیەکان هەر بەڕاستی سەنگی خۆیان هەیە لە پرۆسەی سیاسی عێراق هەروەها پێگەیەکی زۆر گەورەی هەیە و بوونی هەیە و ئەمە شتێکە دووبارە نابێتەوە و ئینکار ناکرێت و بە کارایەکی تەواوکەردا دەندرێت لە پرۆسەی سیاسی عێراقدا ئەوان ڕایەکی تەواویان هەیە و ڕایەکەیان سەنگی خۆی هەیە هێزە کوردیەکان ئێمە هیوای ئەوە ناخوازین کە خەڵکانێک لە دەرەوە باسی ئەوە بکەن کێ کوردە و کێ عەرەبە کورد پێگەیەکی گەورەیە لە دوای کوتلەی شیعە لە عێراق هەروەها ئێمە کوتلە سونیەکانیشمان هەیە بۆیە بەڕای من پێویستە سەرۆک مەسعود بارزانی کارێک نکات کە کارێک بکات کە بەو ئاراستەیەوە بێت هیوادارین کە ئیرادەیەکی کورد نیشان بدات کە ئەوانیش بەشێکن لە بەشێکی سەرەکی لە پرۆسەی سیاسی عێراق
هەروەها نامانەوێتن هاوبەشی بە هیچ لایەنێک بکرێت پێویستە بە هاوبەشدا بندرێت بۆیە ناکرێت هیچ لایەنێک هیچ کوتلەیەک هیچ پێکاتەیەک فەرامۆش بکرێت بۆیە ڕای من لەبارەی هەموو لایەنە سیاسیەکان و ئەوەیە کە کورد بەشێکی دانەبراون لە پێکاتەی عێراقیەکان هەروەها بەشێکی خاوەن گەورەترین پێگە و سانگن لە سەرئاستی عێراق بۆیە من دەڵێم هیچ کەسێک لە ئێمە لە کوتلەکان لە دەرەوەی پرۆسەی سیاسی عێراق نین بۆ پێکێنانی حکوومەت هەروەها گەورەترین کوتلەش کە بەڕای من کە گەڕانەوە بۆ پشک پشکێنە هەنگاوێکی هەڵەیە پێویستە پێکێنانی حکوومەت لە بەرژەوەندی هاوڵاتی بیت ئەوجە هاوڵاتیەکە چ هاوڵاتیەکی کورد بی تورکمان بی شیعەبی سنەبی هەموو ئەوانە بەشێکی دانەبراون لە عێراق بۆیە ئێمە دەمانەوێت هەموو ئەو لایەنانەی کە خاوەن سەنگ و پێگان بڕیارەکانیان لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان بدەن نەک لە پێناو لایەنێکی سیاسی یاخۆت پێناو بەرژەوەندی کەسێکی دیاریکراو بۆیە ئەگەر ئەو حکوومەتە پێکێنرا پێویستە لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی پێک بهێنرێت و نابێت هیچ فشارێکیش لەسەر لایەنێک لە لایەنەکان هەبێت و لەسەر لایەنێکی دیکە کەم بێت بۆیە پێویستە لە داهاتوودا هەنگاوەکان بە ئەوارەستەیە بنرێن و لە داهاتوودا من باوەڕم مایە کە برا کوردەکانمان لە پرۆسەی سیاسی بەدەر نینە و ئەوان هەمیشە ئامادەن و پێگەیەکی زۆر گەورەیان هەیە و سەنگێکی زۆر گرانیان قورسیان هەیە لە پرۆسەی سیاسی عێراقدا بۆیە ئێمە پێویستە لەو ڕاستیە تێبگەین لە دۆخەکە تێبگەین کە نابێت هیچ کامێک لە کوتلەکان بەرژەوەندی خۆی بخاتە پێش بەرژەوەندی گەل ئەگەر گوتمان گەورەترین کوتلە حکوومەت پێک بهێنێت مانای وان نییە کە لایەنەکانی دیکە فەرامۆش بکات پێویستە ئەوانیش بەشدار بن لایەنەکانی دیکەش بەشدار بن هەروەها بەو شێوەیە زیاتر حکوومەتێکی خۆڕاگر و پشت ئاستور پێک دەهێنرێت بۆیە ئەگەر ئۆپۆزیسیۆنیش دروست بێت ئۆپۆزیسیۆن مانای ڕاخنەگرە بەڵام هەر هەوڵێکی نەرێنیش لەلایەن لایەنی ئۆپۆزیسیۆنەوە بە کاردانەوەی نەرێنی لەسەر داهاتوو دەبێت لەسەر بارودۆخەکە دەبێت بۆیە ئەوەی گرینگە پێویستە ئێمە لە پشکێنە دوور بکەوینەوە هەروەها هەندێک برانی کورد و هەموو لایەنەکان دیکەش نابێت بە پشکێنە ڕازی بن چونکە ئەو ئەزمونە کە پێشتر بە چاوی خۆمان بینیوە بە هیچ شێوە خزمەتی گەلی عێراقی نەکردووە بۆیە دەبێت ئێمە بە چاوێکی برایانە بە چاوێکی یەک گەل سەیری یەکتر بکەین بیر لە بەرژەوەندیەکانی گەل بکەینەوە بیر لە بەرژەوەندیەکانی دامەزراوەکانی دەوڵەت بکەینەوە ئەوە هەموو ئەوانان کە دەبێت لە بەرچاو بگرێت لە حکوومەتی داهاتوودا. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد هەر لای جەنابەت دەمێنمەوە خۆ ئاگاداری ڕەوتی سەدر حکوومەتی تەوافقی ڕەت دەکاتەوە لە بەرامبەردا دەوڵەتی یاسا حکوومەتی زۆرینە بە مەحاڵ دەزانێت. ئایا ئەمانە دەتوانن بکەونە ڕێککەوتن لە کۆتاییدا ناو ماڵی شیعەیەک بکەنەوە بۆ دروستکردنی حکوومەت؟ بەڕێزم سەبارەت بە ڕەوتی سەدر و دەوڵەتی قانون ئێمە دەزانین کە درزێکی کۆن لە نێوانیان هەیە ئەمە شۆکاری ئەو چەند کێشەیە کە لە ڕابردوودا ڕوویاندا بەڵام لە ئێستادا هەندێک لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتن هەیە و چەند کەسێکیشان چەلانەیەکیان کە لە ناوماڵی شیعە کار بۆ لێک نزیکردنەوە دەکات بۆ ئەوەی دەنگێکی یەکگرتو لە پەرلەمان دروست بکرێت بۆ پێکێنانی حکوومەت من دەزانم کە کوتلەی سەدر دەیەوێت
پێکهێنانی حکوومەت لەلایەن کوتلەی گەورە بێت نەک حکوومەتێکی تەوافق بێت چونکە تەوافقی حکوومەتی تەوافقی لەسەر بنەمای پشکێنەدا دەمەزرێت بۆیە ناوماڵی شیعە هەمیشە هەوڵ دەدات کوتلەی گەورە پێک بهێنێت ئەمەش لای هەموو لایەنەکان ڕوون و ئاشکرایە و بۆیە دەمەوێت بڵێم کە چەند دیمانەیەک کراون تا ئێستا و لێک تێگەیشتن لە نێوان لایەنەکاندا هاتوۆتە ئارەوە لە حەنانە و لە نەجەف کاتێک سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ تەیاری سەدری لێک تێگەیشتنیان هەیە و کۆبوونەوەیان هەیە و ئامانجیان بۆ ئەوەیە کە هەموو لایەنێک بەوە ڕازی بن کە نابێت هیچ لایەنێک پەراوێز بخرێت و نابێت کوتلەی کورد و سونە و پێکاتەکانی دیکە بە هیچ شێوەیەک تەنانەت کەمینەکانیش نابێت لە پێکهێنانی حکوومەت فەرامۆش بکرێت حد تەنانەت ئێزدیەکان و بەسابی ئەیمەندایی و تورکمانەکان و کریستیان هەمویان نابێت هیچ لایەنێک لەوانە فەرامۆش بکرێت دەبێت هەمویان لەسەر یەک حکوومەت پێک بگەنە ئەنجام کە حکوومەتێکی گەورە پێک بهێنرێت و ئەگینە هەروەها پێویستەکە لەسەر بەهێزکردنی حکوومەت بکرێت. بەڵێ بەڕێز کاکدانە دێمەوە لای جەنابەت ئێوە پێتان وایە لە ئایندێکی نزیکدا حکوومەت پێک بێ؟ طبعا ئایندەی نزیک ینی معنایەکی مەتاقی هەیە ینی ئایندەکە مانگێکە دوانە سیانە بەس بەڕای من ئەوە ئێستا لەم گفتوگۆی جەنابتان لەگەڵ جەنابی دکتۆر ئەجۆم لێ بوو ینی ئەوەی کە باسمان کرد پێشتر نیشانەی ئەوەیە کە جارێ کۆتا بە کێشەکان نەهاتووە هەتا کۆتاییش بە کێشەکان نێت ڕێکەوتن لەسەر بنەمایەکی دیاریکراو نەبێت من بە ئەستەمی بینم بیر لە پێگەنانی حکوڵکێن و لەم نزیکانە جارە هەنگای یەکەم ئەستان ئەوە دوێنێ یا پێرە بوو بینیمان کوتلەی فەتەح کە مؤتەمەرێکی سوحوفی کرد داوایەوەی کرد کە تان لە ئەنجامەکانی یاوە داوای کە هەڵبژاردن ئەنجامەکانی هەڵبۆشێتەوە هەندێشتی گەورەتری داوا کردووە ینی ئەوان هەتا ئێساش هەرچەنە بە ئاراستەی دانیشتن و ڕێکەوتن ڕۆشتون بەڵام ئەنجامەکانی تا ئێسا ڕوونیە ئەگەر باشترین سینارۆ سیرکەین پێش چەند ڕۆژە لەمە پێشە و سەردانە بوو کە بەڕێز مقتەدا سەدر لەگەڵ کوتلە سەرەکیەکانی ئیتاری تەنسیقی کە پێڵێن دانیشتنێکی کرد بە ئامادەبوونی سەرجەم با بڵێن کەسە یەکەمەکانی ئەو کوتلانە وەکو بەڕێز نووری مالیکی و وەکو بەڕێز هادی لە ئامەری و وەکو هەموو کەسانێکی کە خاوەن بڕیانە لە ناو کوتلانە دوجار دوو بەیاننامە جیاواز بڵاو بووە ینی ئەوان بەیاننامەیان بڵاو کردەوە کە ئەوان ڕێکەوتون لە سەرەوەی لە کابینەی نوێ بڵێن کابینەی حکوومەتی نوێ ئەبێ یەکێک لە بەرنمەکانی دەرکردنی هێزەکانی ئەمریکا و هێرزە بیانەکانە با بڵێن هێشتنەوەی حەشدی شعبیە و تەطبیق نەکردن لەگەڵ ئیسرائیل و هەندێک بابەتی کە کاستنەوە بابەتێکە لە کابینەی حکوومەتە ئەم شتانە ینی پێوەست نییە بە پێگەنانی حکوومەتەوە لایەنیش کە بڵێن مقتەدا سەدر شتێکەکەی بڵاو کردەوە حکوومە ئەغلەبیە بڵێن لا شەرقیەوە لا غەربیە ینی ئەمە دوو بڵێن ئامانجی جیاوازی پیشانەکە ئەسڵەن لەو ڕێکەوتنەشە ئەنجامیان ڕێکەوتنە سەر خاڵەکانە بۆ بەڵکو تەنها بۆ هێورکردنەوەی بارودۆخەکەەوە هەر بۆ ڕۆژی دوایەوە کەمان پێشەمە دانیشتە بۆ ڕۆژ دوای بۆ جمعە خۆ پیشاندانێکی تونتر کرا لەلایەن لایەنگرانی ئیتاری تەنسیقی ئەو هێزە شیعەکانی کە ڕازینی بۆیە ئەمانە پیشانمانەیە کە هێشتا ڕێکەوتن نەبووە ڕێکەوتنێکی سیاسی جێگیرکراو نەبووە ڕێکەوتنێ نەبووە کە لەسەر ڕەزامەندی هەموو لایەنەکان بێ ئاراستەی بیرکردنەوەی سیاسی لایەنەکان بۆ پێگەنانی حکوومەت تا ئێستاش جیاوازە پێگەنانی حکوومەتی تاوان ئێمە بە جیاواز بیرکەینەوە لە مەسلەی تەوافقی لەگەڵ محەسەساتی ئەوەی کە جەنابی دکتۆر باسی کرد پێگەنانی حکوومەتی محەسەساتی زۆربەی لایەنەکان بە ئێمەشەوە لە حەزە کوردستانەکان لەگەڵ ئەو بابەتیانین چکەمە کاریگەریکی زۆر خراپی هەبووە لەسەر
عێراق و خزمەتکردنی خەڵکی عێراق و دەراوی شتەی خراپی بۆ لەسەر هاوڵاتی بەڵام پێگەنانی حکوومەتێکی تەوافقی کە من پێشتری ژوتم باشتر وایە حکوومەتێک بێ لەسەر ئەساسی لایەنێک کە بەشدار بێ و لایەنێک معارەزە بێ بەڵام ئەوە واقعەکە تا ئێستا ناتوانرێ هەزم کرێ لە ناو پرۆسی سیاسی عێراقا من تەسەورەکەم وەکو باسم کرد پێشتر تا ئێستایش لایەنێکی سیاسی ئامادەی پیشان نەیەوە بێ با ئۆپۆزیسیۆن لە حکوومەتی نوێ بڵێن لە کابینەی نوێی عێراقا بۆیە تەسەورەکەم وا تەسەورەکرێت کە زیاتر بە ئاراستەی حکوومەتێکی تەوافقی بڕواکە هەموو لایەنەکان بە پێی ڕێژەی دەنگیان یا پێگەی سیاسیان بەشدار بن. بەڵێ کاک داناجان هەندێک لایەنی سیاسی لە عێراقدا بە تایبەتی ئەوانەی چەشیان بەدەستە ئەوانن کە براوە نەبوون لەم هەڵبژاردنەدا ئەمانە دەتوانن دۆخێکوە ناخۆش و نەخوازرا و بێن نەپێشەوە لە ئەگەری ئەوەی کە حکوومەتێک پێک بێ ئەوان لە دەرەوەی پرۆسەکەدا بن بە وازەحی حەز دەکەم بەڵێ بەتاکید بەڵێ بەتاکید وایە ئەو بەڵێ بەتاکید ئەو هێزە سیاسیانەی کە ئێستا تەنانەت لە ناو حکوومەتی عێراقا هێز و گروپ و چەکداریان هەیە و لە دەرەوەی حکوومەت و دەسەڵاتی حکوومەتی عێراقیشە هێز و با بڵێن چەک و دەسەڵاتیان هەیە و تەنانەت هەندێکیان لەوێ زانە پاڵپشتی بەهێزیان هەیە لەلایەن وڵاتانی دراوسێەوە لەلایەن ئەوانەوە لەوانێ بڵێن دروست کرابێ و لایەن بەو لایەنە نەبێ بەتاکید ئەوانە کاریگەریان هەیە لەسەر شەقام و کاریگەری قورستریان هەیە لە ناو جومگەکانی حکوومەتا کە بەشدارن و کاریگەریان هەیە هێزی چەکداریان هەیە بەڵێ لەتوانیان هەیە پرۆسی سیاسی عێراقی پەک بخەن بەتوانن ناحەیەی ئەمنی و اقتصادی زەرەری گەورە بن بەڵێ بەتاکید دەمانە کاریگەری سیاسی خراپیانە بێت بۆیە ئێستا ئەمە لە وەزعەکانی کە بڵێن عێراق وەکو حکوومەت هێز و دەسەڵات و بڕیاری کۆتایی هەبێ بەڕاستی بێ مواقع بین حکوومەتی عێراق لەم لایەنە سیاسیانە پێگاتووە و حیمایەت و بارەپارێزنی حکوومەتەژە ئەم لایەنە سیاسیەکان بۆیە بەتاکید حکوومەتی عێراق چە هێز و دەسەڵات و سیاسی نییە بەسەر هەموو ئەو لایەنانەی کە لە ناو لە دەروی عێراقان دەسەڵاتی نییە بەسەرەوە هەموو هێزە چەگارانی کە هەیە بۆیە ئەمێ بوا ببینین عێراق وەکو دەوڵەت چوارچێوەی هەیە بەڵام وەکو حکوومەتی بەهێز کە بتوانێ ئەم دەوڵەتە بپارێزێ بەتێکی تا ئێستا نەگەیشتێتەوە مستەوایە تا ئێستا ئەو هێزە سیاسیانەی کە هەیە چەکدار هەیە کاتوانن بەڵێ پرۆسی سیاسی عێراقی تێک بن هەر کاتێک بەرژەوەندەکانیان لە مەترسیا بێ یان لە پرۆسی سیاسی عێراقا حسابیان بۆ نەکرد. بەڵێ کاکدانا جەزا لە ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لە سلێمانیەوە لەگەڵم بووی زۆر سپاس دەکەم دەگەڕێمەوە لای میوانەکەم لە بەغدا و هەروەها میوانی تازەم لە ستۆدیۆ بەڕێز دکتۆر هەیثەم ئەلمەیاحی کە چاودێرێکی سیاسیە و کەسێکی دیارە و پێشتر ڕاوێژکار بووە بۆ حەشدی شعبی بەتایبەتی بۆ بەڕێز هادی العامری. ئێوە ئاگادار بوون چەند سێ هەفتەیەک بەر لە ئێستا لە دووهۆک بوون لە دیدارەکەی دووهۆک ئاگادار بووم کە جەنابتەن لەوێ بوون ئەمار حەکیم قسەیەکی کرد وتی ئێمە ڕازینین بەو دەرەنجامی ئەم هەڵبژاردنە پێویستە کار لەگەڵ دەنگەکان بکرێن نەک کورسیە براوەکان ئەمە زەنگێکی مەترسیدار نەبوو بۆ کۆی پرۆسەی دیموکراتی لە عێراقدا. في البداية تحية سرتا سلااو طيبة لك وللسيدات والسادة بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی کوردستان بەسوسار وەکو ڕاستکردنەوەیەک من ڕاوێژکاری عامری بووم ئێستا من ئەندامی پارتی دیموکراتی کوردستانم و شانازی بۆ دەکەم ئەمە یەک دوو بەڵێ پێشنازی زۆر هەن لەلایەن بەڕێز عەمار حەکیم و بەڕێز سەدر و بەڕێز عامری و تەوا ئێستا کێشەکە ئەوەی هەیە ئێستاکە لە عێراقدا کێشەیەەکە نێوماڵی شیعەیە وەکو کێشە لێنەوە کورد و سونەکان بێت بۆیە دواکەوتن لە پرسی پێکەنانی حکوومەت و کێشە سیاسی و ئەمنیەکان و هەموو ئەوانی کە حکوومەتی نوێیان پەقستووە ئەوەیەکەوە ئەوەی کە تۆمەتبار دەکرێت شیعەیە بەڕاستی کە پێی تۆمەتبار دەکرێت بەڕێز سەردانی بەڕێز سەدر بۆ لای عامری و کۆبوونەوەیان لەگەڵ لایەنەکانی دیکە زۆرێک لە کێشەکانی چارەسەر کردووە بەڵام کۆتایی نییە بەڵام ئێستا مقتەدا سەدر هەنگاوی دیکەی پێویستە تاوەکو دەبێت جوڵەیەکی دیکە هەبێت لە نێوان بەڕێز عەلی سیستانی و بەیان نامەیەک دەردەچێت لە هەمان کاتدا کەوا هۆشداری بە لایەنە شیعەکان دەدات کە چۆن پێکەنانی حکوومەتیان
دواخستووە و داواکاریەکانی عراقیان شقامی عراقیان جێبەجێ نەکردووە بۆیە جوڵیان لە پێناو شقامی عراق و پێکەنانی حکوومەت دانیە بەڵکو لە پێناو بەرژەوەندیەکانە بۆ ئەوەی کەوا بەرژەوەندەکانیان لێون نەبێت بۆی ئەوەی کەوا لە هەفتەی ڕابردوو ڕۆیدا ئەوەی کە لە چەند لە حانانە ڕوودەدا لە داهاتوودا ئەمە ئەو وێنەیە دەنەخشێنێتکەوە لە هاتوودا پێمان دەڵێت کە برایانی کورد لە کوردستان هەروەها لایەنی سوننا ئەوان دڵنیان کەوە حکوومەتی داهاتووی عراق دوای ئەوە پێک دێنرێتەوە لایەنەکانی شیعە خۆ ئاگاداری لە پرۆسەکەدا ئاستەنگی زۆر هەیە بەشێکی زۆر تانیان لە پرۆسەکە داوە و ئەوانەی تانەشیان داوە ئەو پرسیارەی لە ئەو برایەمانم کرد کە لە سلەیمانی بوو هەمان پرسیار لە تۆ دەکەم ئەوانەی کە دۆڕاون بەشێک لەوانەی کە دۆڕاون لە هەڵبژاردنەکەدا چەک و پارەیەکی زۆریان هەیە ئەمانە ناتوانن گرفتێکی نەخوازراوە بۆ عراق و بۆ پرۆسەی پێکەنانی حکوومەت دروست بکەن. نعم بەڵێ ولذلك العملية بۆیە پرۆسەکە تاوەکەستە تەواو نەکراوە بۆ زانیاری بەڕێز سەدریشکەوە ناتوانێت کەواکە لەرەکەی کاروانەکە تێپەڕێنێت و سەرکەوتنەکان درێژە پێبدا بەو هەفتە و سێ کورسێکەوە بەدەستی هێناوە بەڕاستی ناتوانێت کەوا حکوومەت بەتەنیایە پێک بێنێت و ڕێکەوتن لەگەڵ سوننە و کوردە بهات ئەگەر هاتوو دەبێت ڕێکەوتن لەگەڵ ئەمانەدا بکات چونکە دەسەڵاتیان هەیە و چەک و پارەشیان هەیە بەڕاستی ئەمە کاریگەریشی هەیە لە ئەمان کاتدا لە 2023 و تاوکو ئێستاش ئەوان شارەزایان هەیە لە هەمان کاتدا لە پرۆسەی سیاسیدا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیە و لە ڕووی کۆمەلگەیەوە ئەمە کاریگەرانی لەسەر شەقام هەیە بۆیە ئەوان ئێستا لە بەردەم دارۆزەکانی ناوچەی سەوەزدان لە دامەزراوەکانی خۆیان دان بەڕاستی لە تەواوی وەزارەتەکانی دەوڵەتی عراقیدا بۆی ئەگەر هەن لەهاتوو لە نێو پرۆسەی سیاسیشدا بن مەرج نییەکەوە لە نێو پەرلەمان بێت ژمارە کورچەکانم کەمان بەڵام پەیڕە و لایەنگرانیان لە تەواوی دامەزراوەکاندا لە تەواوی فەرمانگەکان و باڵۆچخانەکانە بوونن هەیە بۆیە پرۆسەی سیاسی پاک دەخەن بەڕاستی پێم وایە. دکتۆر محەممەد کەحلاوی لە بەغداوە لەگەڵمی ئێوە چۆن لە دەوری ئێران دەڕوانن لەسەر و کاریگەری ئێران لەسەر لایەنە شیعیەکان بە تایبەتی لەسەر بەشێک لە حەشدی شعبی. سيدي العزيز بەڕێز ئێمە وەکو ئەو لێدوانانی کە گوێبیستی بووین کەەوە بەشێک لە لایەنەکان ڕایە گردووەکە حەشدی شعبی عراقیە حەشدی شعبی ئێرانی نییە ئەگەر هاتوو کێشەشە بێت ئەوان هەمویان عراقین بەڕاستی بۆیە ئەگەر هاتوو یارمەتیشە بێت لەلایەن ئێرانەوە ئەمە تاوانیە بەڕاستی لایەنە ئەکان پێم وایە کەوا ڕێک دەکەون لەناو خۆیاندا ڕێک دەکەون لە پێناو داهاتووی عراق و لە پێناو پێکەنانی حکوومەتە چونکە لە بەرژەوەندی گەلی عراق و نییە کەوا پێکەنانی حکوومەت چیتر دواب بکەوێت و ناکۆشی لە نێوان لایەنەکاندا هەبێت ئەمە ئێمە تاوەکو ئێستا چاوەڕوانی دەکەین کەوا ئەو ئەنجامیتانەکان یەکلا بکرێتەوە ڕۆژی سێزدەی مانگ پرسەکە یەکلا دەکرێتەوە بەڕاستی بەڵام ئەوەی کەوا کە هەیە لایەنە کەسەکان ئەو خۆپیشاندانەکان کە لە ناوچەی سەوەزدا گوربوونەتەوە لە ناوچەی جادریان هەن ئامانە زۆرینیان هەن داوای مافەکانیان دەکەن داوا دەکەن کەوا حەشدی شعبی بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن نەکردووە ئەمە لایەنێک لایەنێکی دیکە خێمە قسەی لەسەر دەکەن ئەوەیە کەوا لایەنە شیعیەکان بە هیچ شێوەیەک پرۆسەی سیاسی پەک ناخن بەڵکو بنیان دەنێن بە پێچەوانەوە ئەوان ناتوانن کەوا پرۆسەی سیاسی بەکڕن بەڵکو دایانەوەی کەوا پرۆسەی سیاسی بنیاد بنێن چونکە لە بەرژەوەندی ئەوان نییە کە ناکۆچی لە نێوان ئەواندا هەبێت و لایەنەکانی دیکەش کۆ ببنەوە بۆیە دەبێت کەوا لایەنەکان ڕێک بکەن و حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت حکوومەتێت کەوا حکوومەتێکی چێتی بێ حکوومەتێک لەسەر بنەمایکی تەوافقی بێت حکوومەتێک بێت کەوا تەواوی هەموو لایەنەکان لێ رازی بن بەڵام کاتێک ئێمە قسە لەسەر ئەو بابەتانە دەکەین من پێم وایە کەوا لایەنی ئێرانی یاخود بڵێن کاتێک دەسوەردان دەکات بە گوێرەی قسەی ئەمریکان نابێ بەڕاستی یاخود بڵێن ئێرانیەکان لایەنی هاوکاریان زیاترە لە پرۆسەی سیاسیدا لەوانەیەکەوە هاوکار بن هاوکاری سیاسی بکەن بەڕاستی ئامۆژگاریان هەیە لایەنی ئێرانی بۆ پرۆسەی سیاسی لە عراقدا ماوەڵام وەکو دەستوەردانی ڕاستەخۆ من پێم وانیە ئێران هیچ دەستوەردانێکی ڕاستەوخۆ لە کاروباری عراقدا ناکات
چونکە ئەگەر هاتوو دەسوەردانی ڕاستەخۆ لەلایەن ئێرانەوە بێ ئەوە کاتە پرۆسەی سیاسی بە شێوازێکی دیکە بوو ئێمە ئەوە باش دەزانین بۆیە چوارچەوەی هەمانجی کۆمەڵێک لایانی پێکهێناوە کە ڕەوتی سەدر پێک دێت کامە ڕەنگە چەند لایەنێک کاریگەریان هەبێت لەسەر لایەنەکە بەڵام ئەگەر هاتوو قسە لەسەر بکەین لەم بابەتەدا ڕەنگە کە لایەنەکان ڕێک بکەون لەنێو خۆیاندا و لە هەمان کاتدا کوتێشی فراکسیۆنێکی گەورە پێک بهێنن کەوا بتوانێت ببێتە کاروانی پرۆسەی سیاسی لە عێراقدا و حکوومەتێکی نوێک پێ بێنن بەڵام سەبارە بە دەسوەردانی دەرەچی کاریگەری لەسەر ڕەوتی سەدر ناکات و کاریگەریش لەسەر برانی سیاسی دیکەی ناکات کە لە نێو ماڵی شیعەدان و بۆیە لەوانەیە ڕەنگە شتێک لایەنێک هەبێت باڵێک هەبێت کەوا کاریگەری هەبێت کەس نەژێ باڵی ئەوانەوە و پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ ئێراندا هەبێت بەڵام پەیوەندێکی ڕاستەخۆ کاریگەرێکی ڕاستەخۆ لەلایەن ئێرانەوە نابێت چونکە ئەوان بەشێک لە پرۆسەی سیاسی هەر ئەوانن کەوا بۆچوونی خۆیان دەردەبرن و لایەن بۆچوونی خۆیان دەسەپێنن بۆ ئێمە با زۆر دوورنڕن قسەی ئەرێنی زیاتر بکەین پرۆسەکە بەم شێوەیە باس بکەین لەناوە خۆ زیات کە ئێمە ڕۆڵەی عێراقین عێراق بۆ ئێمە عێراق بۆ کەسی دیکە نیە عێراق بۆ لایەنێکی دیاریکراو نییە وێ لەسەر هەمووان پێویستەکەوە پرسی عێراق بە شتی یەکەم وەربگرن ئەگەر هاتوو دواتریشتی یا لایەنی ئەمریکی هەبێت لە کەنداوە هەیارمەتی هەبێت لە ئێرانەوە کۆماری ئیسلامی و هاوکاری هەبێت ئەمە زیان نییە بەڕاستی بەڵام نەک دەسوەردان لە پرۆسەی سیاسیدا بکەن بۆیە من پێم وانە دەسوەردانێکی ڕاستەوخۆ لە پرۆسەی سیاسی لە عێراقدا نیە ئەوەی کە هەیە تەنها ئامۆژگاریە بەڵێ بەڵام نکۆڵی لەوە ناکرێت لە ڕابردوودا لە پێکهێنانی حکوومەتدا لە پرۆسەی سیاسی ئێرانیەکان و ئەمریکایەکانیش بە تایبەتی جگە لە وڵاتانی دیکە بەڵام بە تایبەتی ئێرانیەکان و ئەمریکایەکان ڕۆڵیان هەبووە چ گەرانتیەک هەیە کە ئەمجارە ئێران دەستێوەردان لە دروستکردنی حکوومەت لە عێراقدا نەکات بە گوێرەی لێدوانی بەڕێز هادی عامری کەوا قسەی لەسەر ئەو کێشەیە کردووە پرسیارێکی لێکراوە گوتوێتی کەوا کۆماری ئیسلامی ئێران هیچ دەسوەردانێکی لە پرۆسەی سیاسی لە عێراقدا نەکردووە هیچ فشارێکیش لەلایەن کۆماری ئیسلامی نییە بۆ پێکهێنانی حکوومەت ئەوان گوتویانەکەەوە ئێمە پەیوەندیمان هەیە ئەمە دەسوەردان نییە گوماناوی نییە ئەمە پەیوەندێکی بەلایەنەیە پەیوەندێکی دراوسێتیە پەیوەندی هاوبەشە بەرژەوەندی هاوبەشەوە دامان کادا ئەمریکیەکانیش بۆچوونی خۆیان هەیە سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و ئەوانیش دەسوەردانیان هەیە بۆیە ئێمە دەزانین دەسوەردانی ئەمریکیەکان زۆر دیارە بەڵام ئایا دەکرێتکەوە ئێمە بتوانین چۆن گوێبستی لایەنە دەرەچەکان بین بۆیە من پێم وایە لایەنە دەرەچەکان ملکەتی فشارە دەرەچەکان نەبن بەڵگەش ئەوەیە کەوا لایەنی سەدری و هەروەها دەوڵەتی یاسا هیچ پەیوەندیێکیان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە نییە بە هیچ شێوازێک هیچ کاریگەریشیان لەسەر ئەو دوو لایەنەوە نییە بەڕاستی ئەمە بەڵگەیە کە ئێمە دەتوانین بڵێن چەند لایەنێک هەیە کەوا بە هیچ شێوەیەک پەیوەندیان لەگەڵ ئێرانەوە نییە پەیوەندێکی هاوبەشیان هەیە بەڕاستی نەک پەیوەندێکی دەسوەردان ئەمە بەو مانایانە نایەت کە دەسوەردان هەیە یاخود دەسوەردانی ڕاستەخۆ لە نێوان هەردوو لایەندایە بۆیە من پێم وایەکەوە کۆماری ئیسلامی ئێران تەنها بەرژەوەندی عێراقی دەوێت چونکە سەقامگیری عێراق سەقامگیری ئێرانە و سەقامگیری ناوچەکەیە بۆیە ئێمە با زوو دەرنەڕۆین قسە لەسەر هەندێک بابەت بکەین کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمە حکوومەتێکی عێراقیمان دەوێت لە ماڵی عێراقی ئاقەمەت لە ماڵی تەواوی عێراقیەکەمت کە بەرژەوەندی تەواوی عێراقیەکان بخوازێت بۆیە دەبێت هەمووان ئەم ڕاستیە تێ بگەن کەوا ئێمە چەشتومانە لە هەر لە ساڵی 2023 تاوەکو ئێستا چەشتومانە بەڕاستی حکوومەتێکی ئەوتۆمان نەبووە کە خزمەتی عێراقیەکان بکات و بە شێوەیەک بێتکەوە خزمەتی عێراقە لە ڕووی ژێرخانەوە لە ڕووی چاکسازیەوە لە ڕووی ئاوەدانیەوە بە هیچ شێوەیەک هیچ پشکەش بە عێراق گەلی عێراقی نەکراوە بۆیە ئەمە ئەوەی کە هەبووە بەرژەوەندی کەسی بوو بەڕاستی بۆیە ئێمە دەبێت سەیری بەرژەوەندی عێراق و هاوڵاتی عێراقیەکان بکەین بەڕاستی دەبێت سەیری بنیادانی پەیوەندەکان بکەین و دەسوەردانی دەرەچی ڕەت بکەینەوە ئەگەر هەبێت بەڕاستی ئەگەر هەیە دەبێت ئەم دەسوەردانە ڕەت بکەینەوە دەبێت بیوەستێنرێت ئەگەر لە هەر لایەنێکەوە بێت ئەمە خوازیاری ئەوەشین بەڕاستی
دکتۆر هێتەم بە هەمان پرسیار بە شێوازێشتر لە جەنابەت بکەم کاریگەری ئەمریکایەکان و ئێرانیەکان ئەمجارە چی دەبێت لەسەر پێکەنانی حکوومەتدا نکۆڵی لەوە ناکرێت لە ڕابردوودا ڕۆڵیان هەبوو ئەمجارە چۆن دەبێت نعم بالتأكيد هناك بێگومان دەسوەردان هەیە لەلایەن ئەمریکا و ئەمە شتێکی ڕوونە لە هەمان کاتدا و گوتاریان هەیە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە بایدنکەوە پاڵپشتی لە بەڕێز حکوومەتی کازمی دەکەن بۆ ویلایەتی دووەم لە هەمان کاتدا پاڵپشتی لە لایەنە سەرۆکیەکان دەکەن لە شیعە لە سەدرەکان لە هەمان کاتدا ئەم دەسوەردانە ئێستا بۆتە بەهێزتر بووە لە دەسوەردانی ئێران پێش ساڵی 2021 ساڵی 2010 ساڵانی ڕابردوو پێشتر دوای شەهید بوونی قاسم سولەیمانی و عاجی ئەبوو مەهدی مهندس لایەن ئێرانیەکان دۆخە بڵێن لایەنە شیعەکان ئێستا گۆڕانکاریان بەسەر داهاتووە لە ڕووی دانوستانەوە ئەو کاتە ئەوان ئامۆژگاریان دەکردن و ئەمە دەبێتە سەرۆک وەزیرە ئەمە دەبێتە وەزیری نەوت ئەمە دەبێتە لەلایەنە شیعەک تەنانەت کاریگەری لەسەر سونەکانیشە بوو بەڕاستی ئەمە شتێکی ڕوون بوو سەبارە بۆ من و بۆ تەواوی بیرانانی بەڕێژ و تەواوی بینەران بەڵام ئێستا ئێران هێزی ئێران لاواز بووە بۆتە 120 لەسەر سیاسەتی عراقیدا 1970 بۆ ئەمریکای بەڕاستی لە هەمان کاتدا بەڵام ئەمە بۆ مانانیەکەوە لایەنە شیعەکانی دیکەکەوە بوونی ئەمریکا ڕەت دەکەنەوە بەڕاستی کە ڕازی دەبن لەسەر هەموو ئەوەی کە ئەمریکا دەوێت بەڕاستی مەرج نییە لە ئەنجام دەکەوە ئەوەی عراق ئەمریکا دەسوەردان هەیە و گروپە چەکدارەکان و ئەوانی کە دەشتیانەوێت ناوێن نەمەوەلایەکان دەیانەوێتکەوە دەیانەوێت هەنجار ڕەت بکەنەوە چون هەنێکی دیکەشیان دەیانەوێت کام ئەمریکا بمێنەوە چونکە ئەوان مقاومە لە پێناو چی لە پێناو احتیلالە لە پێناو داگیرکاری ئەگەر ئەمریکا نەما ئەو کاتە ئێرانیش دەوێت ئێستا دەوێت ئەمریکا بمێنێتەوە لە عراق بمێنێتەوە بۆ ئەوەی کەوە کارگەری لەسەر پرۆسی سیاسی عراق دروست بکات هەر کاتێکەوە ئەوەی لەسەر پرۆسی سیاسی عراقدا دروست دەبێت لەم قۆناغەدا جیاوازی هەیە لەسەر قۆناغەکانی ڕابردوودا چونکە ئێمە ئێستا لە پەرلەمانی عراقدا 220 دەم و چاوی نوێمان هەیە لە 329 پەرلەمانتاری 220 گۆڕانکاریان ئەمانە دەتوانن پرۆسی سیاسی بە هەمان شێوە گۆڕانکاری تێدا بکەن هەروەکو چۆن ڕێکەوتینان لەسەر کردووە لەسەر سیستەمێکی نوێ بۆ عراقدا سیستەمێکی نوێ لەسەر دادپەروەری لەسەر یەکسانی لەسەر جیاوازی نەکردن ئەمە کوردیە ئەمە عەرەبیە ئەمە مەسیحیە ئەمە موسڵمانە ئێمە دەبێت لەسەر یەک جار ناوی دامژین ئەویش کە نیستیمانێکە ناوی عراقە دەست دوور بکەینەوە لە ناکۆچیەکان و سیاسەکان و مەسەبیەکان بینیمان کە چی ڕوویدا لە چەند ساڵانی ڕابردووە ئەو فەوزە ئەمنیەکە هەیە تەقینەوەکانی بەسرەمان بینی ئەمڕۆ لە هەمان کاتدا و شەهیدەکانی پێشمەرگە لە کەرکوونەوچەکانی کە دەبینی ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زیاتر دەبن و زیاتریش دەبن ئەگەر هاتوو حکوومەتی عراق بە شێوەیەکی خێرا سیاسی پێیان وایە هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان ئەم جاریان لە پێکەنانی حکوومەتی عراق زۆر کاریگەر دەبێت و بەبێ ڕەزامەندی هەرێمی کوردستان و سەرکردایەتی کوردستان حکوومەت دروستکردن لە بەغدا ئەستەم دەبێت لە کاتێکدا کە کوردستان ئەو پێگە گرنگەی هەیە ئایا دەتوانێت جارێشتی لەگەڵ لایەنی عراقیەکان کێشە ناکۆکەکان چارەسەر بکات و ئەوانەی کە تاوەکو ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقدا بە هەڵپەسێدراوی باون وەکو مادەی 100 لە دەستوری عراقیدا وەکو ناوچە کێشە لە سەرەکان و بودجەی عراق و هەموو ئەمانە چارەسەر بکات لەگەڵ حکوومەتی داهاتوو لە عراقدا نحن نتحدث عن ئێمە قسە لەسەر پارتی دەکەین بەلانی کەم پارتی دەستکەوتی زۆر گەورەی بەدەستێناوە لەم هەڵبژاردنە لە ئێستا سێمی پرۆسی سیاسی لە عراقدا لە ڕووی ژمارەی کورسیەوە ئەمەش بە هیچ شێوەیەک پێشتر بەدەستی نهاتوە 2023 تاوەکو ئێستا پارتی دانوستارکارێکی زۆر سەرەکیە بۆیە دانیشتوانەکانی پارتی هەمویان دێنە لای لە شیعەوە لە سونەوە ئەوانەی براون ئەوان دۆڕاون دێنە لای بەڕێز سەرۆک بارزانی و برانی دیکەش لە سەرکرداتی پارتی چونکە بۆچی ئەمە پێیان وایەکەوە داهاتووی پەیوەندەکان لەگەڵ کوردستان بە دیاریکراوی لەگەڵ هەولێر لە پێناو بنیادنانی عراقێکی یەکگرتووە فیدرالی بێت لە سیستەمەکە یاخود دیموکراتیان اتحادی بێت کە دەبێت موافقە ڕەزامەندی لە هەولێرەوە بێت چونکە ئێستا هەولێر تەراژۆکێ بەڕاستی زیاتر لە هەیەکە کە بەڕاستی بۆیە پەیوەندیەکان پەیوەندیشی بەهێز شیعی کوردی هەیە بینیت نەچێ ڕۆژانی چیا ڕۆژانی شۆڕژگەری دژی دیکتاتۆریەت کاوان بەیەکەوە بوون تێکۆشەر بوون بەیەکەوە بوون پێش هەمویان پێشوەرگە بوون بەیەکەوە نوێژیان دەکرد دژی دیکتاتۆریەت هیچ جیاوازێکیان لە نێواندا نەبوو تەنانەت لە ڕووی شۆڕژگەریشەوە بۆیە ئێستا زۆر ئاساناکە ڕێککەون دەرفەتێکی زێرین هەیە بۆ سەرکەوتن لە پێناو گەلی کوردستان لەم قۆناغەدا لە هەمان کاتدا دەرفەتێکی زێرینیشە بۆ گەلی عەرەبی
لە پێناو لایەنەکاندا و خوازیارین کەوە ئێمە دوور بکەینەوە لە تەواوی کێشەکان و مشتومڕێزکان لە هەندێک لە لایەنەکانەوە لە شرۆڤەکارانەوە کە هەندێک لایەنی سیاسیم بۆ ئەوەی لە پێناو دەستکەوتێکی دیکەدا قسە دەکەن نەک لە پێناو بەشێکی گەلەکەیان. محەممەد کەحلاوی ئاگاداری کە ئەمڕۆ بەشێک لە سیاسەکانی عێراق سەردانی هەولێریان کردووە و سەرۆک بارزانیان بینیەوە هەروەها بەڕێز سەرۆکی پەرلەمانی عێراقیش لێرە بووە. پێت وایە ڕۆڵی سوننەکان لە پێکهێنانی حکوومەتدا چی دەبێت بە تایبەتی ئەوەی کە ئەمڕۆ بە وەفدە گەورەی هاتوون بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ برای بەڕێز سەبارەت بە پێکاتی سونی پێکاتێکی زۆر سەرچیە لە پرۆسی سیاسی و لە عێراقدا نەک تەنها لە پرۆسی سیاسی لە عێراقدا ئەوان بەشێکن بەشێکی پێکاتێکی تەواوکراون بۆ تەواوی عێراقدا کە ناکرێت دەست بەرداریان بین لایەن سونی لە تەواوی دۆخەکاندا ئەوان دوور نین لە پرۆسی سیاسی بەدەڕاستی چونکە ئەوان بەشدارن لەم پرۆسەیەدا کاریگەریان هەیە و ئامادەژیان لە پرۆسی سیاسیدا هەیە. بۆیە کاتێک دەستنە هەرێمی کوردستان و قسە لەگەڵ سەرۆک مەسعود بارزانی دەکەن قسە لەگەڵ بەرپرسانی دیکە دەکەن لە هەرێمی کوردستان ئەمە شتێکی نامۆنیە بەڕاستی کاتێک دەستن ئەو ناوچانەوە ئەوان ڕۆڵەکانی عێراقن لە باکوور بن لە باشوور بن داخودان ناوچێکی دیکە بن ئێمە ئەمە شتێکی نامۆنیە بەڕاستی ئەم گفتو جۆرە گفتوگانە شتێکی دوور نییە ئەمە بەشێکە لە پرۆسی سیاسی عێراقیدا بەشێکە لە گفتوگۆکانە لە پێکاتەکان کە دەبێ هەمووان بەیەکەوە گفتوگۆ بکەن لە پێناو حکوومەتی داهاتووی عێراقدا و کاریگەریان هەبێت لە پرۆسی سیاسی و پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقدا ئەو هەروەها بەڕێز هەڵبووسی سەرۆکی پەرلەمان بوو کەواتە ئەو لە دەسەڵاتی پەرلەمانی لەدەست بووە و کە پێکاتێکی سەرەکیشە لە هەمان کاتدا بۆیە ئێمە ناڵێن کەەوە شتێکی گوماناویە ئەمە شتێکی زۆر ئاساییە ئێمە ناکۆچیمان ناوێت نامانەوێت کەەوە هەندێک شت لە دەوخی دەرەوەدا بێت بۆیە کاتێک دەستن هەرێمی کوردستان ئەمە بۆ لێکتەگەیشتنە لێکتەگەیشتنی هیچ پێویستە لێکتەگەیشتن لەگەڵ برانی کورد دەکەن بۆ ئەوەی کەەوە ئەمە شتێکی باشە شتێکی خراپ نییە تەنان ئەگەر بێنە بەغدا و بێنە بەشەکانی باشووریشم بۆ ئەوەی کە هەمووان یەک بگرن بۆ ئەوەی بۆچوونەکانیان یەک بگرن و دۆخی گوتاری عێراق یەکگرتوو بێت هەروەکو چۆن بەڕێز هەیسەم گوتی ئەوەیە کە ئێمە لەگەڵی دەیڵێ ئێمە قسە لەسەر ناکۆچی ناکەین قشە لەسەر پەراوێزخنی لایەنێک ناکەین لە پێناو بەرژەوەندێکی دیاریکراودا ئەمە پرۆسەیەکە بەردەوامە لەسەر بنەمای دموکراسی لەسەر بنەمای دەوڵەتی بنەمای دەوڵەت بوون و تەواوکاری دەوڵەتی بۆ ئەوەی کەوا خزمەتی هاوڵاتیان بکەین بۆیە پێکاتەی سونی کاتێک دەستێتە باکوور دەچێت هەرێمی کوردستان بەڕاستی شتێکی نامۆنیە چووکاوانش ڕۆڵەی ئێمن هەمووان ڕۆڵەی یەکترن شتێکی نامۆنیە هەمووان خەڵکی یەک ناوچەند یەک وڵاتەن ئاما بابەتەکە بابەتی لێک تێگەیشتنە بابەتی یەخستنی گوتارە شتێکی ئەوتۆ نییە بەڕاستی یەخستنی خواستەکانە بۆ ڕازیکردنی جەماوەرکە ئەم سیاسیانەی هەڵبژاردووە کەوا حکوومەت لە داهاتوودا پێک دەهێنن بۆیە من پێم وایەکەوە دەبێت لایەنەکان ڕێک بکەون بۆ ئەوەی کەوە لەگەڵ کوتلەی گەورە پێک بێنن کاوی شیعەیە کە ئەوانن حکوومەت پێک دەهێن ئەگەر هاتوو حکوومەتیش پێک بێنن ئەمە ئەو کاتە پێم وایەکە شتێکی ڕێککەوتنە لە نێوان لایەنەکاندا بەڵام ئەگەر هاتوو تەوافقی بێت تەوافقیش لە هەمان کاتدا شتێکی باشە ئەگەر لە نێوان کورد و سونە و شعبێت ئەمەش تەوافقیە سازانە ئێمە لەسەری ڕاهاتووین هەل ساڵ 2023ەوە شتێکی نامۆنیە شتێکی نییە بەڕاستی تەوافقی بەڵێ دکتۆر هەیثەم زۆر جار کە دەگەینە بەردەم پێکهێنانی حکوومەت باز لەوە دەکرێت ئێمە هەمومان عێراقین سونە و شیعە و کورد و هەموو پێکهاتەکانی دیکە هەموو یەک چارە نووسمان هەیە لەم وڵاتەدا بەڵام کاتێک دەکاتە سەرماف خەڵک لە هەرێمی کوردستان پێی وایە مافەکانی زەوت کراوە لە بەغدا خەڵک پێی وایە حکوومەتی عێراقی بە یەکسانی بە چاوێکی یەکسان سەیری هەرێمی کوردستان ناکە سەیری جێبەجێکردنی چەندین مادەی دەستوری دەکەن کە تاوەکو ئێستا کە بە هەڵپێسەردراوی ماوەتەوە لایەنە عێراقیەکان پێداگرن لەوەی کە جێبەجێ نەکرێت باس لە بودجێ دەکەین باس لە پێگەی هەرێمی کوردستان دەکەین باس لە چەندین شت دەکەین کە لە ناو ئەم عێراقەدا هەیە هەرێمی کوردستان پەراوێز خراوە
پێ وایە ئەم جارش ئەم شتە ڕوودەدایان لە چەند ساڵی داهاتوشدا هەر ئاوا دەبێت مافەکانی هەرێمی کوردستان پێشێر دەکرێت لەلایەن حکوومەتەکانی بەغداوە؟ هذا سؤال جدا ذكي ئەمە پرسیارە زۆر زیرەکانێ و زۆر گرنگە بە تایبەت لەم قۆناغە جومگەیە لە پرۆسی سیاسی عراقیدا پرسیارێکی زۆر گرنگە بۆ بنیادانی پرۆسی سیاسی کە ئێمە یەکگرتوو بکات وەکو کورد و عەرەب و لایەنەکانی دیکە و شیعە و سوننە و ببوورە لە نەزاوتم ئێمە خوازیارین کەوات بینیمانە لە تەواوی کەناڵەکان و لە تەواوی چاوپێکەوتنەکان و تەواوی دانیشتەکاندا لە پەرلەمانی عێراقدا کەواتە گفتوگۆ و مشتومڕ و جەدەل هەبووە سەبارەت بە ئەوەی کە هەرێمی کوردستان پێویستێتی بۆ پەرلەمانی کامە گەلی عراقیە کورد گەلی عراقیە بەڕاستی جیاوازی نییە بەڵام هەندێک خاڵی لاوازی هەیە ئێمە لە هەرێمی کوردستان دەکەویش بریتێلا کە پێویستی بە دانوستانی ئەوە هەیە زمانی عەرەبی بەباشی بزانن و لەگەڵ کۆمەڵگەی عراقی پەیوەندیان هەبێت چونکە ئەوەی کەوا بەرگری لە تۆ دەکات لەم وڵاتەدا ئەوانن کەوا شارەزان هەبێت بۆچی کورد ئێستا موچەی دوا دەکەوێت هۆکارەکە پەرلەمانتارە و نەکۆچی سیاسەکانن کە لە بەغداد کە ئێمە نەمانتوانیوە لە ساڵی 2004 تاوەکو ئێستا ئەم کێشانە چارەسەر بکەین بەڕاستین بۆیە ئێمە کە ئێستا پەرلەمانێکی نوێمان هەیە حکوومەتێکی نوێمان هەیە پەیوەندێکی نوێمان هەیە پەیوەندەکان لە نێوان بەڕێز سەدر و بەڕێز سەرۆک مەسعود بارزانی و برایانی دیکە لە زۆر باشە بەڕاستی پەیوەندیانە کە دەتکرێت لێک تێگەیشتن هەبێت لەگەڵ لایەنەکاندا سنی بە خۆشعەکاندا بۆیە ئێمە ئێستا ئێمە وەکو پارتی وەکو لایەنەکانی وەکو لایەنی سائیرون لەگەڵ تەقەدوم دەکرێت ببینە یەک دەنگ یەک پاڵپشت لە پێناو دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی پێکاتەکانی دیکەش لە ئەمەکاتدا پێکاتەکانی دیکەش پێویستن بە مافەکە بەرەسە نەهێنەوە بەڕاستی بەڵام ئێمە لە یەک وڵاتدا دەژین کە سیستەمەکەی دیموکراسیە دەبێت ڕێز لەو دەستکەوتانە بگرین و ڕێز لەوانە بگرین کە مافیان هەیە بەڕاستی کەحلاوی لە بەغدا لەگەڵم بووی زۆر سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت هەروە بەڕێز دکتۆر هەیثەم المەیاحی ڕاوێژکاری پێشووی هادی عامڕی و ئەندامی ئێستای پارتی دیموکراتی کوردستان و یەشێک لە کەسایەتیە دیارەکان لە هەرێمی کوردستان کە ئێستا دەژیت لەگەڵم بوو لە ستۆدیۆ زۆر سپاس دەکەین ئێوە شەوتان شاد و خواتان